خۆشەویستان، سڵاو. ئەوڕۆ یەکەم دەرسی زمانی کوردی فێر دەبین. هەر ڕۆژێ چەند وشەیەک و چەند کەلیمەیەکتان پێ دەڵێم. هەر کەسێک پرسیاری هەبوو دەتوانێت پێم بڵێت. لە کۆمنت بۆم بنووسێ، ئەم پرسیارەکانی لە ڤیدیۆیەکیدا شەرح دەدەم. دەپێشدا وشەی سڵاو دەنووسین. وشە یانی کەلیمە بە کوردی. وشە یانی هەمان کەلیمەی فارسی. ئەو بەڵام کەلیمەی سڵاو، وشەی سڵاو چۆن دەنووسین؟ سڵاو ئەوا دەنووسرێ، یانی سین لێ ئا واو، بەڵام حەوتێکی لەسەرە. حەوتەکە لەسەر لێیەکەیە. ئەمە دوو جورە لێمان هەیە. لێی قەڵەومان هەیە کە حەوتی لەسەرە، لێی کزمان هەیە کە بەبێ حەوتە. دەبێ ئەگەر فۆنتەکان و داناسەر تەلەفۆنەکەتان فۆنتی کوردی هەبێ، ناتوان بە فۆنتی فارسی بنووسن. بۆی کە جوان بنووسن و فێر بن دەبێ حتمما فۆنتی کوردیش دابنێن. ئەوە زەحمەتێکی زۆری ناوێ، بەڵام فێری دەبن. خۆشتریشە، شتەکانتان زۆر جوانتر دەنووسرێ. سڵاو. بەڵام هەر ئەو سڵاوەی ئەگەر ئێمە بە شێوەی فارسی بنووسین، مەسەلەن لە فارسیدا دەڵێن سەلام، لە فارسیدا ئەوا دەنووسن سەلام. بەڵام لە کوردیدا هەر ئەو سەلامەی ئەمە دەبێ ئەگە بە کوردی بینووسین بەو تەلەفۆزی فارسی، بەڵام بە کوردی سەلام ئەوا دەنووسرێ. ئەگەر سەرنج بدەن ئەوەندەی زیادیە، بەقیەکەی وەک یەکەوایە، ئەو هەیەی زیادیە. ئەو هەیە دە کوردیدا مانای ئەوەی هەیە. ئەمە ئا ئێ ئۆمان هەیە، حروفی سەداداری چووکە کە بە فارسی پیان دەڵێن، یان پیتی دەنگداری چووکە. ئەو ئێیە هەمان ئەوەیە دا کوردیدا. یعنی لە کوردیدا هەر شتێک کە وەکو ئای دەنجی ئای هەبوو ئەو هێی دەگرێ. مەسەلەن دەنووسین مەلا، چاو ما ئەوە دەبێتە ئا، مەلا. بەڵام هەر ئەمە و مەلای بە فارسی بنووسین، مەلا ئەوا دەنووسرێ. مۆلاش ئەوا دەنووسرێ، بەڵام مەلاش ئەوا دەنووسرێ. وەکو بۆ نمونە مەلایر، بەڵام بە کوردی بنووسی مەلایر ئەوا دەنووسرێ. ئەوە کوردەکەیەتی، ئەوەش فارسەکەیەتی. زۆر گرنگە کەوا بوو ئەمە ئەو علامەتە هەمیشە دە کوردیدا مانای ئای هەیە، ئا، نەک ئا. ئا ئەو جوورەیە، ئا، ئی، ئو، ئەوە فەرقەیە. ئەو هەیە مانای ئای هەیە، کەوا بۆ ئێستامە تکراری دەکەینەوە. سڵاو بەلێی قەڵەوە، سەلام بەلێی کزە. لێرەدا حەوتەکەی نییە، لێرەدا حەوتەکەی هەیە. پرسیارتان هەبوو پێم بڵێن ئەم وردە و دە کەلیمەکان و بۆ ڕوون دەکەمەوە دەبارەی چیدایە. ئەو ڤیدیۆیانە بڵاوکەنەوە، هەر کەسش پێی خۆش و بەنێوی خۆی بڵاوی کاتەوە. پێویست نییە هیچ نێوی من بێنێ، هیچ پێویست ناکات سپاسی من بکەن، بەس بڵاوی بکەنەوە لەو عەسرەیدا کە ئەو هەموو سۆشیال میدیا و ئینتەرنێت هەیە. بڕێک شەرمە ئێمە کورد بین وەلی کوردی نەزانین بنووسین. باشە، تکایە فێر بن، تکایە ئەو ڤیدیۆیانە بڵاوکەنەوە، تەمرینێ بکەن و هەر پرسیارێکی هەشتان بوو لە کۆمنتەکاندا بۆ من بنووسن. کۆمنت دیتان دوو حەوتی هەیە. گە پێوەتان خۆش بە هەفتەی دی ئەوەش بۆ دەڵم بۆ دوو حەوتی گرتووە. کاتێکی خۆش.